لە سریپۆتی کامبۆدیا پاسەوانەکانی پاراستنی ئاژەڵی کێوی لە شەڕێکی بەردەوامدان لە دژی ڕاوچەیە ساخەکان کە زۆرێک لە ئاژەڵەکانی ئەو پارکە لە مەترسیدان. ڕاوچەکان تەڵی ئاسنین بەکاردێنن زەحمەتە لەو پارکە فراوانە کە پێوانەکەی 4,000 کیلۆمەتر چوارگۆشەیە بدۆزرێنەوە. لە ساڵی 2010 تیمێک لە تاقیکەی تامبیلابی سەر بە زانکۆی هارڤرد لەگەڵ پاسەوانەکانە کارەکەن و پەریان بە ئامێرێکی نوێدا و پاوس کە ئاپێکی زیرەکانی تێدایە لەو ڕێگەیەوە پێشبینی جموجۆڵی ڕاوچەکان دەزانن. ئامانجی ئێمە یارمەتیدانی پاسەوانەکانە بە شێوەیەکی استراتیژی بۆ هێنانەدی بەکارهێنانی کەرەسەیەکی کەم و دیاریکردنی ئەو شوێنانش کە ڕاوی تێدا دەکرێت. سەرۆکی تیمەکە 5 ساڵە زانیاری لە پاسەوانەکان کۆکاتەوە کە لەکوێ تەڵی ڕاوچەکانیان دۆزیوەتەوە. دواتر تیمەکەیان سیستمی پاویان بەکارهێناوە و ئەو ناوچانیان سوور کردووە کە ڕاوتیدا زۆرە و پاسەوانەکانیش ئەزمونیان کردووە کە پشکنینیان لە هەندێک شوێندا کردووە بە کەمی ئەوان لە ڕابردوو پشکنینیان تیا کردووە. درکمان بەوە کرد کە لەو ناوچانەی پێشبینیمان تێدا کردبوو تەڵەیەکی زۆری ڕاوچەکانیان دۆزیبەوە کە مەترسی لە ڕاددەبدری ڕاوکردنی نایاسایی تێدا بوو. بە بەراورد لەو ناوچانەی ڕاوکردن تێدا مامناوەندی بووە هەندێک تەڵەیان دۆزیبەوە. لەو ناوچانش کە کەمتر ڕاوی تێدا دەکرێت هیچیان نەدۆزیبەوە. ئێستا پاسەوانەکان بەهۆی نەخشەی پێشبینی کراوەکانەوە 5 هێندی جاران دەستیان بەسەر تەڵەی ڕاوچەکاندا دەگات و چاوەڕوان دەکرێت ئەم تەکنەلۆژیایە بە شێوەیەکی فراوانتر بۆ پاراستنی ژیانی ئاژەڵانی کێوی بەکاربێت. لە ئێستاشدا بە هەزاران پارک لەسەر تاسەری جیهان بەکاری دێنن.